هەر لەبارەی ئۆپەراسیۆنەکانی ئیسرائیل بۆ سەر خێوەتگەی جنین و هەروە ڕاگررتنی ئۆپەراسیۆنەکان و کۆمەڵک بابەتی دیکە سەبارەت بەم پرسە گفتوگۆ لەگەڵ بەڕێز تەلال عوکەل چاودێری سیاسی دەکەین کە بەڕێزیان لە غەزەوە لەگەڵمانە. بەڕێز تەلال سڵاوت لێبێت. ئیسرائیل ئامانجی لەم ئۆپەراسیۆنە چی بوو؟ بۆچی ئەمەی کرد؟ بەڵێ بێگومان لێرانە چەندین ئامانجی جیاواز هەیە لە دیوی پشتی ئەم ئۆپەراسیۆنە وەحشیگەرانەی کەوا دەکرێت بە گوێرەی ئەو ڕاگەندراوانەی کەوا ئیسرائیل بە تایبەتی ئەوەیە نەتەنیاهو دەلێت دوو ڕستە بەکاردێنێت. ڕستە یەکەم ئەوەیە کە ڕوبەڕووی هەموو ئەوانە دەبینەوە کە لە دژی ئەوانیان دەوەستنەوە یان دەبێت ئەوان بنێژرێن و بمرن یاخود بێن و خۆیان ڕادەست بکەن. ئامانجی دووەمیش ئەوەیە کە ئیسرائیل دەیەوێت فرانخوازی بکات و هەبوونی خۆی وەکو گورزێک بۆ پرۆژەی نیشتیمانی فەڵەستین بەلاوە بنێت و هی خۆی لە شوێنی ئەو جێ بکاتەوە. ئەمە ئامانجێکی استراتیژیە و پێشێلکردنی مافی فەڵەستینەکانە و ڕێگریکردنە. ئامانجەی دەگات بە ئەنجامەکەی خۆی بێ فراوانخوازی بۆ ئیسرائیل بکات بەمە بەستەکەی خۆی دەگات. بێگومان ئەمە مەحاڵە. ڕاستە سوپای ئیسرائیل چوەتە نێو ئەو ناوچەیە و ئاماژە بەوە دەدرێت کەوا بەرەیەکی گەورەی کردووەتەوە فڕۆکەی بەکاردێنێت و زری پۆش و تانک و چەندین شتی دیکە و چەکی قورس بەکاردێنێت بەڵام ناتوانێت ئەم کەمپە بەلاوە بنێت. تەنانەت هەموو جۆرە خزمەت گوزاریەکی ئەم کەمپەی بەڕێز تەلال مادام ئەو هێزەی هەبێت وەکو تۆ باسی دەکەیت فڕۆکەی هەبێت و لە ڕووی سەربازیەوە زۆر پێشکەوتو بێت کەواتە بۆچی ناتوانێت چ شتێک ڕێگرە لە بەردەم ئیسرائیل کە بێوێت فراوانخوازەکەی خۆی بکات لە ناوچەکەدا؟ یەکەمیان ئەفسانەی سوپای ئیسرائیل لە نێو براوە. خۆتان دەزانن چەندین توندوتیژی کراوە بەرامبەر غەزە و هەروەها ڕوبەڕووی بزوتنەوەی جیهادی ئیسلامی کراوە و لە هەموو ئەوانەدا شکستی هێناوە و ئۆپەراسیۆنەکانی شکستی هێناوە. تەنانەت چەندین جار وەکو لە ڕابردووش بووە کاتێک هێرشی دەکرد بۆ سەر بزوتنەوەی جیهادی ئیسلامی هەموو جیهان ئاماژەیان بەوە دەکرد کە ئیسرائیل نەیتوانیوە پێشڕەوی بکات. بۆیە ئەمە سوپایەکە شکستی هێناوە. دووەم گەلی فەڵەستین ئەمڕۆ بە یەک دەستی ڕوبەڕووی ئەو هێرشکاریانە دەبێتەوە و تەنانەت دایان گروپ هەن لە جنین و لە خەلیل بە هەمان شێوە ڕوبەڕووی ئەم داگیرکاریە دەبنەوە و ڕوبەڕووبوونەوەکان بە شێوەیەکی جەماوەری بەردەوامە و ئەمەش بۆتە هۆی یەکگرتنی گەلی فەڵەستین سەرڕای هەموو هێرشەکانی ئیسرائیل. تەنانەت ئێستا خۆتان دەزانن ڕۆڵی ئەمریکا و بەریتانیا هەیە بە پشگیریکردنی ئیسرائیل بەڵام نەیانتوانیوە تا ئێستا بە ئامانجەکانی خۆیان بگەن لە بەرامبەر گەلی فەڵەستیندا و بە هەمان شێوە ناتوان سەرکەوتوو بن چونکە ئەوەی دەکرێت ڕەگەزپەرستێکی نێودەوڵەتیە بەرامبەر بە خەڵک دەکرێت بۆ ئەوەی لە ڕووی سایکۆلۆژیەوە داکەون و خەڵکی فەڵەستین دابڕێت. بۆیە نایانتوانیوە تا ئێستا ڕوبەرووی خەڵکی فەڵەستین ببنەوە. باشە بەڕێز تەلالیان ئەگەر دیقەت بدەینێ مێژوویەکی دوور و درێژی هەیە ناکۆچەکانی نێوان ئیسرائیل و فەڵەستین. پێت وایە هیچ ئاسوویەکی ڕوون هەیە بۆی ئەم نێوانی ئەم دوانە باش بێتەوە هێور بێتەوە هەر کەسە و کیان و ناوچەی خۆی بپارێزێت و ئیدی چی دیکە ئەم گرژە نەکەوێتە نێوان یەکدی؟ هیچ ئاسوویەکی ڕوون هەیە سەبارەت بەمە؟
بەداخەوە ئیسرائیل سەرجەم هەوڵەکان بەلاوە ناوە خۆتان دەزانن ڕێکەوتنامەی ئۆسلۆی بەلاوە ناوە و هەموو ڕێکەوتنامەکانی بەلاوە ناوە بە تایبەتی ڕێکەوتنامەی ئۆسلۆ کە تێدا چەندین ئامانجی جیاواز هەبوون. ئامانجەکانی ئیسرائیل ئەوەیە کە نایەوێت لەگەڵ گەلی فەڵەستین دابنیشێت و لەگەڵ سەرکردەکانی فەڵەستین گفتوگۆ بکات و هەروەها ڕێگری دەکات لە عملیەتی سیاسی لەوێندەر لە فەڵەستین و بۆیە دەیەوێت لە ڕێگەی جەنگەوە ڕوبەڕووی فەڵەستینیەکان ببێتەوە و بە ئامانجیان دەگرێت و دەیەوێت سیادەی ئیسرائیل لەسەر فەڵەستین بچەسپێنێت و بۆ ئەمە بەستەش قودس بەکاردەهێنێت و ئەو پرسانەی کەوا ئیسرائیل باس لەوە دەکات لە ڕووی مێژویەوە ئەمیان بەلاوە دەندرێت چونکە ئەمانە ئەجندایەکی ئیسرائیلین و ئەو حکوومەتە و حکوومەتەکانی ڕابردوش هەر هەمان ئەجندایان هەبووە و هیچ هەوڵێکیان نەداوە بۆ ئەوەی ئاشتی بەرقەرار بکرێت لە ژێر چوارچێوەی نەتەوە یەکگرتووەکان بۆ ئەوەی هەردوو لا بگەن بە مافی خۆیان و سەقامگیری بەدەست بێنێت بە بۆچوونی من ئەمە بەلاوەندراوە و ئێستا پرسی ئاشتی بەلاوەندراوە. بەڵێ بەڕێز تەلال عەوکەل چاودێری سیاسی لە غەزەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ ماندوومان کردیت.